دیارە لە ئێستادا سەرقاڵی دروستکردنی نەخۆشخانەی فریاکەوتین لە سنووری بەڕێوەبەراتی تەندروستی ڕاپەڕین لە شاری ڕانیە. ئەو نەخۆشخانەیە لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لە ساڵی ڕابردوو لەلایەن حکوومەتی عێراقەوە کە ئەو بودجەی بۆ پەرەپێدانی پارێزگاکان دیاریکرا. ئێمە شۆک و سنووری بەڕێوەبەراتی تەندروستی ڕاپەڕین بە هاوکاری سەرپەرشتیاری دارێ ڕاپەڕین و بەڕێز قایمقامی ڕانیە کۆک بووین لەسەر ئەوەی ئەو پارەیە تایبەت بکرێت بە دروستکردنی نەخۆشخانەیەکی تەواوی لە سنووری قەزای ڕانیە. ئەو نەخۆشخانەیە لە دوو تابق پێک دێت، بەشی خوارەوەی فریاکەوتنیەکی گەورەی لێ دروست دەکرێت، بەشی سەرەوەش بەشی چاودێری چڕ بۆ حاڵەتی تەواری و هەروەها بەشی نەشتەرگەری بۆ حاڵەت تەواریەکان لەو نەخۆشخانە تەواریە دابین دەکرێت.